بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئەسمانی پێیان پێشنگ یانەی شەترەنجی خانزاد تاکەیانەی تایبەتمەند بە یاری شەترەنج لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو چەندین پاڵەوانێتی بەڕێوە بردووە بە تایبەتی لە سەردەمی کۆڕۆنا بە شێوەی ئۆنلاین لە ئێستادا لە کۆتا کۆبوونەوەیان بڕیاریان لەسەر ئەوە داوەکەوە جارێکی تر دەست بە چالاکیەکان بکەنەوە لە هۆڵیانەکەیان و پاڵەوانتیەکان دەست پێ بکاتەوە چەندین خول بکەنەوە من کاک دیار حەمە ساڵح ئەندامی دەستەی کارژێڕی یانەی شەترەنجی خانزادم لەگەڵدا دەبێ دەمێ پرسیار لەو بکەمکەوە ئەو گرنگترین پاڵەوانتیانەی کە ئەنجامی دەدەن وە شێوازی دەستپێکردنەوەی پاڵەوانتیەکانیان چۆن دەبێ کاک دیار چۆن بوو بڕیارتان دەکە جارێکی تر لە نێو هۆڵەکانتانەوە یاریەکانتان دەست پێ بکاتەوە چالاکیەکانتان دەست پێ بکات دوای ئەوەی ئێمە چەند پاڵەوانێتێکمان ئەنجامدا بە شێوەی ئۆنلاین لە کاتی کەرنتینە و ڕێنمایەکان دوای ئەوە کە زانیمان ئێمە بەڕاستی جێگەی ئەوە ناگرێتەوە ئەم پاڵەوانێتی ئۆنلاینانە جێگەی ئەوە ناگرێتەوە کە یاریزان بە شێوەی کردداری یان خولی فێربوون یان هەر شتێکی کە لە هۆڵەکان ئەنجام بدرێتن بگرێتەوە دوا کۆبوونەوەمان بڕیارماندا کە چەند پاڵەوانێتێک لە داهاتووی نزیک بکەینەوە کە یەکەم جار بە شێوەی کلۆز یعنی واتە داخراو دەکرێتەوە لە تایبەتە بە کلۆز واتە تایبەتە بە یاریزانانی یانەی شەترەنجی خانزاد بیرمەلەوە کردەوە کە سەرەتا چەند پاڵەوانێک بکەینەوە بۆ ئەوەی قەڵەباڕغی و یەکجار ئەوها یعنی بە شێوەی قەڵەباڕغ نەبێتن بۆ ئەوەی خۆمان پارێزین لەو بەحەسەب ڕێنماییەکان بۆیە بڕیارماندا بە شێوەی داخراو بکرێتن چەند پاڵەوانێتێک دوای ئەوە ئیشاڵڵا کە زانیمان سەرکەوتوو بوو هیچ کێشەیەک دروست نابێتن بە شێوەی ئۆپن واتە کراوە ئیشاڵڵا دەست دەکەین بە پاڵەوانێتەکانمان. کاک دیار هەروەکو دەزانین یاری شەترەنج بەو شێوەیەکەوە دوو یاریزان بەرامبەر یەکتر دادەنیشن بە چۆن مەرجەکان چۆن جێبەجێ دەکرێتن تاوەکو لە ڕووی تەندروستیەوە هەر دوو یاریزان سەلامەت بن. ئێمە هەوڵ دەدەین بە تونترین شێوە ڕێنمایەکان جێبەجێکەین لەبەر ئەوەی یاریزانی شەترەنج ئاماژەت پێکرد دوو یاریزان بەرامبەر یەک دادەنیشتن ئێمە دەتوانین ئەو کاتە کە ماسک و گلۆفز بەکاربێنین و تۆزێک نێوان یاریزانەکان دوورخینەوە جگە لەوەی کە ئەو دوو یاریزانی بەرامبەر یەکن یاریزانی تریش لە تەنیشت ئەوان دادەنیشن هەوڵ دەدەین ئەوانیش نێزیکی یەکی 2 متر یعنی هەر لەسەر مێزێک لەسەر تاوڵەکی دوو یاریزان زیاتر دانانیشتن یعنی 4 یاریزان دوو بەرامبەری. کاک دیار چەند پاڵەوانتی دەکەنەوە و کاتەکانیان دیارە هەروەها بەدەر لە پاڵەوانتیش خولتان دەبێت چیتان دەبێت بۆ بەرزکردنەوەی ئاستی یاریزانان. ئێمە زۆر هەوڵماندا خولی فێرکردن چکە بەڕاستی خولی فێرکردن لە هاوینان فڕسەتێکی جار گەورەیە و بۆ یاریزانە منداڵەکانی چاوگەشتەکان زیاتر ئەوانەی کە لە داهاتوو ئیشاڵڵا دەبنە یاریزانی بە ئەزمون و خاوەن ڕێتی بەرز زۆر هەوڵماندا بەڵام تەمەشامان کرد وەزعەکە بەڕاستی ئیوەی نەبوو یعنی ئیوەی نەبوو کە دەست بکەینەوە بە خولەکان هەر چۆن یەک بێتن پاڵەوانێتەکان باشترن یاریزانەکان تەمەنیان باشترە یعنی دەتوانن خۆ پارێزن منداڵ سوودی نییە لەگەڵ یازە بۆی ئەو پاڵەوانێتیش زیاتر هەوڵ دەدەین زیاتر منداڵەکان لە پاڵەوانێتەکانی بیدایەت زۆر مشارەکە بەشداری نەکەن تەنها بۆ یاریزانە گەورە پێشکەوتەکانی خۆمان بێت یانیش خانزاد ئیشاڵڵا دوای ئەوە گەزانیمان ئەوەی نسبەی نەجاحی زیاترە هەوڵ دەدەین خولی فێرکردنیش ئەگەر بکرێتن ئەگەر قوتابخانەکان بزانین ناکرێتەوە هەوڵ دەدەین خولی فێرکردنیش ئەنجام بدەین ئینشاڵڵا. بەڵێ پێشەنگ ئەوە زانیاریەکان بوو دەگەڕێمەوە لای تۆ.